سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ دووبارە لا پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامەکە کە ئەمڕۆژ کۆمەڵێت تەوەر و بڕگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون کە ئەخوازین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. بینەرانی ئازیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت لە هەر شوێنێک هەند جوانترین ڕێز و سڵاوی ئێمەتان لێبێت. بڕگەوابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێکهاتووە لە دوو بڕگەی سەرەکی کە بڕگەی یەکەمیان میوانداری گروپی بێخودمان کردووە بە تایبەتی ئەم گروپەکە بڕیاروایە ڕۆژی پێنجشەمە ڤیستیڤاڵی بارانی ڕەحمەت لە سلێمانی ساز بکەن قسە لەسەر هەم خودی گروپەکەەوە هەم ڤیستیڤاڵی بارانی ڕەحمەت دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا. تەوەری دومی بەرنامەکەشمان تەوەرێکی تۆمارکراوە کە فێرکاریە دروستکردنی شیرینی و خواردنە کە یەکێکە لە تەوەرەکە هەفتەیەکانمان پێشکەشتان دەکەین لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت. بەڵای زان سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین کام لە دراوەکان ئاڵوگۆڕی یا گۆڕانکاری بەسەر نرخەکانیان داهاتووە بە تایبەتیوانی کە بۆ ئێمە گرنگن و دراوی فەرمی وڵاتانی هەم عێراق خۆیەتی و هەم دراوسەکانی لە لیرەی تورکی و لە تمەنی ئێرانی و لە دۆلاری ئەمریکی واروە بە تایبەتی بەراوردیان دەکەین لەگەڵ دیناری عێراقیە با پێکەوە بینەری ئەو بڕگەیە بین. لە بڕگەی یادەوەریەکان دەچینە لای ئەو ڕوودا و مێژوە گرنگانی کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرموو باکەتەوە بینەگەن. 29 دەی ساڵی 2006 کۆچی دوایی شاعیر و سیاسەتمەدەر و ئەدیبی ناوداری کورد مامۆستا ئەحمەد هەردی. مامۆستا ئەحمەد هەردی شاعیرێکێکە لە شاعیرە جوان نووسەکانی کورد و یەکێک دەبێت لە دامەزرێنەرەکانی کۆمەڵی ئازادی ژیانەوەی کوردستان ناسراو بە کاژیک. 29 دەی ساڵی 1923 دامەزراندنی حیزبی کۆماریگەل لەلایەن مستەفا کەمال ئەتاتورکەوە هەفتەیەک بەر لە ڕاگەیاندنی کۆماری تورکیا. مەبدەعەکانی ئەم حیزبە 6 دانە بوون: دەوڵەتێکی کۆماری عەلمانی، شۆڕژگەر، چاکسازان، نەتەوەیی و چەپۆک بەهێز لە بواری سەربازی و ئەمنیدا. حیزبی کۆماریگەل ڕۆڵی کاریگەری گێڕا لە هەڵوەشاندنەوەی خلافەتی ئیسلامی و یاساخکردنی تەواوی مۆرک و سیما ئیسلامیەکان لە تورکیادا، بە تایبەت زمانی عەرەبی و قورئانی پیرۆز و
حیجاب و ڕیش و جلوبەرگی شەرعی زانایان و ڕووخاندنی هەزارەها مزگەوت و شەهیدکردنی هەزارەها زانای مسلمان. هەروەها لە دامرکاندنەوەی دەیان شۆڕشی کورد و شەهیدکردنی سەرکردەکانیدا ڕۆڵی کاریگەری هەبووە بە تایبەت شۆڕشەکانی شێخ سەعیدی پیران و سەید تاهای دەرسیم و شۆڕشیاگری داخی ئیحسان نووری پاشا. 29 دەی ساڵی 1954 جەمال عەبدولناسری سەرۆکی میسر پاش ڕزگاربوونی لە هەوڵێکی تیرۆرکردنی کە تێیدا ڕێکخراوی ئیخوان موسلیمین تۆمەتبار کرا، بڕیاری هەڵوەشاندنەوەی یەکجارێکی ئەو ڕێکخراوی دەرکرد و هەموو چالاکیەکانی لە یاساغکردن لە وڵاتەدا و کاردانەوەی ئەو تیرۆرکردنەش بوو کە زۆرترین ئەندام و لێپرسراوی گەورەی ئیخوانی توندی زیندانەکان کرد. لەوانەش سەید قوتب و ئامینە قوتب و حەمیدە قوتبی خوشکی و زەینەب غەزالی و یوسف زەیدان و سەدان کەسایەتی تری دیاری ئەو ڕێکخراوە ڕووداوی هەوڵی تیرۆرکردنی جەمال عەبدولناسر بە ڕووداوی منشیە بەناوبانگە. 29 دەی ساڵی 1950 لەدایکبوونی سیاسەتمەداری تورکی دکتۆر عەبدوڵڵا گول 11هەمین سەرۆک کۆماری تورکیا ناوبراو یەکێکە لە بازرگان و سەرمایەدارە گەورەکانی ئەو وڵاتە، ناوبراو لە ئێستادا لە ژیاندایە و تەمەنی 69 ساڵە. بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە یادی هەروە لە بەرچاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان هەرێ یاران دڵێم تەنگە یا ڕەسوول ئەڵڵا یادێ وا لەلام کافیە یەک نازارێت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادێ وا لەلام کافیە یەک نازارێت بۆ دین و بۆ دنیا ڕۆژێکەوە چاوم کەوتە بەرقەد و بارگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا سرم بوو بە سەرگەردی ڕێی خاکی بەر دەرگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا ئاسی چی بڵێ وەسف و سەنای سەڕووی سەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا ئازیزی من گیانی خۆم و ئازیزانم فیدای خاکی ڕەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم عەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە یادی هەروە لە بەرچاومە بەرمەرقەدی حەزرەت
حەزرەت عوسمان نارێ یاران دڵێم تەنگا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارێت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارێت بۆ دین و بۆ دنیا سەردارەکان من لە حێرا کەوتمە بیر جەبرائیل و ئیقرە و گێژ نەجوەکانێ سەردارەکان من لە حێرا کەوتمە بیر جەبرائیل و ئیقرە و گێژ نەجوەکانێ سەردارەکان من لە سەورە کەوتمە بیر صدیق و باژنەی مارگەسەی یاری غارێ سەردارەکان من لە سەورە کەوتمە بیر صدیق و باژنەی مارگەسەی یاری غارێ خوێنی ئوحود هێشتا دەشا بە خوێنی حەزرەتی حەمزە و شەهیدانێت چاو دەگێڕم دیار نییە حەزرەت عەلی و زولفەقار و غیرەتی مردی مەیدانێت بیلالت وا لەکوێ عەزیز سەلمانت وا لەکوێ عەزیز بیلالت وا لەکوێ عەزیز سەلمانت وا لەکوێ عەزیز سرم سەرگاردی خۆتوان و یارانێ سپاس کە بەم بەیانیە زووە بە گۆرانیەک بە خۆشەویستی یا دەربڕینی خۆشەویستیەک بۆ ڕەسوولی نازدار بەرنامەکەیمەتان ڕازاندەوە سپاسان دەکەین هەریەکە لا بەڕێز کاک ئەلەن سەردار وەرکاک محەممەد ئامانج سەرپەرشتیارانی گروپی بێخود یاخوا بەخێر بێن بینەرانی عزیز دیارە بڕگەی یەکەمی بەرنامەکەمان میوانداری گروپی بێخود دەکەینەوە بە تایبەتی وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکرد فیستیڤاڵی بارانی ڕەحمەت کە بڕیاروایە ڕۆژی پێنجشەمە لە شاری سلێمانی ساز بکرێت هاتن بۆ هەمووانە دەتوانن بەشدار بن لەم فیستیڤاڵەدا و لەم بەرنامەیەشدا قسەی زیاتر لەسەر فیستیڤاڵ و چۆنیەتی بەڕێوەچوونی فیستیڤاڵە و بەرنامەکانی دەکەن کاگەنت بە لێوە دەست پێ بکەین فیستیڤاڵەکەی ڕۆژی پێنجشەمە بەرنامەکانی چی و چین؟ بسم الله الرحمن الرحیم دووبارە زۆر سپاس کە میوانداریتان کردین فستیڤاڵەکەمان ئێمە وەکو گروپی بێخود لە مانگی شەشە بیرمان لەو کردەوە کە لە مانگی مەولودە ئەنی کە مانگی ڕۆژی مانگی مەولودە بیرمان لەو کردەوە کە یەکەم فستیڤاڵی خۆمان ساز بکەین ئیتر نەمان نەزانین ناوی بنێین چی و چی لێ بکەین و چی لێ نەکەین بەڵام ئەوە بڕیارێکمان نەکە فستیڤاڵێک ساز بکەین ئیتر کات ڕۆژت و کاک محەممەد گروپێکی دەفی دروست کرد کۆمەڵە عزیزی زۆر هاتن ناو گروپەکەوانێ و کۆمەڵێکیان بەردەوام بوون و کۆمەڵێکیان نەیانتوانی بەردەوام بن لەگەڵمانە بەداخەوە ئێستا ئێمە وەکو گروپی بێخود 12 دەبژەنمان هەیە لەگەڵ 3 کەسمان کە قەسیدا خوێنین لە فستیڤاڵەکە ئینشاءڵڵا فستیڤاڵەکەمان پێگاتووە لە خوێندنی قەسیدە پێگاتووە لە پێشەنگایەکی یەکێک لە خۆشنووسە گەنجەکانی سلێمانی کە خەتاتە 21 لەوحەی قورئانی نووسیوەتەوە بە دەسوخەتی خۆی ئەوە لە دەرەوە لە ساڵەکانی هۆڵی ڕۆشنبیری عەرض دەکرێت ئینشاءڵڵا فستیڤاڵەکەشتان لە هۆڵی ڕۆشنبیریە بەڵێ بەڕێز کاک دکتۆر عەبدولواحید لە فستیڤاڵەکەمانە حەزوری هەیە وتارێکمان پێشکەشەکە بەڕێز مامۆستا بیلال کێوانیش یەکێکە لە کەسەکانی ناو فستیڤاڵەکە ئامانجتان چی بوو لە سازانیان فستیڤاڵە؟ ڕۆژێکیان ڕۆژی لەدایکبوونم بوو چاوەڕێ بووم کەسێک ڤیدۆیەک سوزانم شتێکم وە بنێرە بزانم کەس بیرێتی ئیتر یەکێ لە تەلەبانی کە دەرسی قورئانی فێڵم ڤیدۆیەکی سوالەی بۆ دروست کردبووم بۆی ناردم زۆرم پێخۆش ئیتر ئەم مانگەش مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیتر ئێمەش وەکو وەفاهن ئەو فستیڤاڵەکە ئینشاءڵڵا یعنی وەکو وەفایەک بۆ ئەو مانگی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێدا لەدایک بووە زۆر باشە گروپی بێخود کاک محەممەد بابین لەی جەنابەت دەمێکەوە خەریکن تاوان ئەوەی کە لە حوجرە و لە مزگەوتەکانە پەروەردە دەکرێت هەر چاوەڕێەوەی لێ دەکرێت کە ئینسانێکی بەسوود بێ بۆ کۆمەڵگا گروپی بۆ خۆت چۆن
دروست بووە و ئێستا بەکوێ گەشتووە چەند 2-3 ساڵەکەت ئەوەی دەتان بینینەوە سەرقاڵی قەسیدە خوێندنن لە مەولودنامە بێ لە ماڵەکان بێت لە هەر شوێنێک کە بڵێن فەرموو ئێوە دڵی کەس ناشێنن. سەرەتا طبعا ئینشاءڵڵا لە فیستیڤالەکەش باسیەکەین چۆنێتی دروستکردنی گروپی بێخود 4/2 هەموو ساڵ ڕۆژی گیانی ڤالەنتاینە. لەو ڕۆژە خەڵک بە دوای عشقی مەجازی و یعنی دوور لە حەقیقیەوە ڕائەکاتوانە، بەڵام ئەو مەجموعەی ئێمە من و کاگەڵەن بەتایبەت لە ڕۆژەیە خوا فەزڵمەتی بەسرە باراندین و لە بریەوەی بە دوای ئەوە بچین یەکەم دانیشتنی ئێمە کە مەولود بوو لەو ڕۆژەیە کردمان ئێمە هەر لە ماڵی کاگەڵەن دیشکردمان تەبعاً. سەرەتای دروستبوونەکەمان ئەچێتەوە بۆ ئەو کاتە وا تەقریبەن ئێستا نزیکی ساڵ و نیوێک بۆ 2 ساڵە چێ خەریکین. ئەو کاتە کە دەستمان پێکرد هەر من و کاگەڵەن بووین، بەستر لە خوای گەورە بەزیابێ لە دوای وردە کۆمەڵە گەنجی خۆشەویستی تر بەیەکەوە یەکمان کرد، دوای ترێسەوە لە خوا بەزیابێ گەیشتنەتە نزیکی 20 کەس لە گروپی بێخودا. ئەگەرچی هەنێکمان پێیان نەکرا ئەمجارە بەشدار بن بۆیان نەگونجا، بەڵام بەئیزنی خوا لە فیستیڤالەکەمانە 15 کەسین کە دائەنیشین بۆ قەسیدە خوێندنەوە و مناجات. طبعاً ئەوەش تا ئێستا من خۆم شخصی خۆم کە ئەهلی ئەو بابەتەم نەمبینیەوە لە کوردستانی شاشتیوا بکرێ بۆ خەرباڵغیە کراوە. مەسەلەن کاک شەهرای مەسعودی چەند جاراتەوە تەشریفێناوە بەدەر لەوەی کە ماشەڵڵا خۆی مەداحێکی زۆر بەخۆت و ئێمرا بە مامۆستای خۆشمان ێزانین، بەڵام هەر دوو دەفژەن ئەو پڕی 3 دەفژەنی لەگەڵا بووە. بۆچی؟ لەبەرەوەی دەفژەن یەکێکە لە شتە زۆر قورسەکانی ناو قەسیدە. یعنی کاتێککە من قەسیدا خوێنمەوە چەنە مهمە سەوتم ساف بێت و چەنە مهمە مکەبەرەی مەزبوط بێ، ئەوەنەش لەگەڵ یا مهمە دەفەکە مەزبوط بێ. طبعاً کە ئەم فکرێشمانە بوو کە کاگەڵەن باسیکی لە مانگی 6ەوە ئێمە لە مانگی 2 بوو وابزانم یەکەم ڕۆژی کۆبوونەوەی جەماعەتی دەفەکان بوون. ئێستا ئێوە بۆ فیستیڤالەکە چەند دەفژەنتان دەبێت؟ 12 دەفژەنمان هەیە. ینی ئەزمموی وان نەبووە؟ ئەزمموی وانە بوو کە لەگەڵی شاوتن هەبێت. لەگەڵی شاوتن هەبێت 12 دەفژەن. لێرە لە کوردستان شتیوم تا ئێستا نەبینیوە. لەم فیستیڤاڵە هیچ گروپێکتان داوت کردووە کە بەشدار تەنها خۆتان؟ ئەم ساڵ هیچ گروپێکمان داوت نەکردووە، تەنها وەکو گروپی بێخود خۆمان کردووە. ئەوەش ناکە هەر قەسیدە بڵێن هەر وەکوتر داواتان نەکردن ئەم ساڵ نەوەڵە ئەم ساڵ ئەوانەمان نەکردووە بە حکمیەوەی کە بمانەوە نەمانەوە هیچ شتێبەکەم و کوڕی نابێ و ئێمەش یەکەم فیستیڤالمانە بەئیزنی خوا لەم فیستیڤالەوە کۆمەڵی ئەزمموی زۆر کۆ ئەەکەینەوە، کۆمەڵێ شت کە مەسەلەن بەلامانەوە باشتر بێ بۆ ساڵانی داهاتوو باشتر یەکەین، بەڵام مەسەلەن شتێکیشمان کردووە تا ئێستا ئەتوانم بڵێم هیچ فیستیڤالێکیش نەکردووە. ئەویش چییە؟ پێشەکی هاتوین هەموو قەسیدەکانمان تەجیل کردووە، لەگەڵ تەجیلکردنی قەسیدەکانە خستومانەتە سەر CD و دوایی لە فیستیڤالەکە ئەین بە هەموو ئەو کەسانی کە لەوێ دانیشتون و ئامادە بوون. ئەمە شتێکی تازای لە فیستیڤالە. طبعاً زۆریش پرسیارم لێ کرێ هەر من ماڵی خۆمان وتیان ئەی باشە کاتەی و ئیشتان چیە لێوێ لەسەر ستەیج وایە نەزانی پلەیباکە، ینی ئەخرێتە سەری ئێمە دانیشین و بە تەنیا دەمەزوڵێنی. وتم بابە ئێمە نزیکی 4وانە خۆمان کوشتە بۆی لەسەر ستەیج شتێکی معقول مەزبوط پێشکەشکەین. ئێوە هاتون باسیوم لەگەڵاکە پلەیباکەین. هەتە پلەیباکیش نییە؟ نانە پلەیباک نیەنە. ئەو قەسیدانە پێشتر تۆمارتان کردووە کە دابەشیانە کرد بەس؟ ئەو قەسیدانەی کە لەو کاتەیە ئەی خوێنین هەر هەموویمان تەجیل کردو. ئێمە خۆمان ئەو شۆجەماتی خۆمان لەو سارەکە گوێمان لێگرتەوە. بەرهەمی تازەتان هەیە؟ بەرهەمی تازەیەک بەرهەممان هەیە کە ئیشەڵا لە ئەم ساڵ بەعامەتەن بەرهەمەکان بەرهەمی خۆمان نین، بەڵام یەک بەرهەم هەیە کە تا ئێستا نەخۆمان وتمانەنە لە شوێنێکی با بڵین هی ناوتراوە بەرهەمێکی زۆر تایبەتە. یعنی پێشکەشمان ناوەڵە ئەوە بەتەنیا بۆ فیستیڤال زۆر باشە. بەس ئەمەی کە ئەوەندە دەفژەنتان پێکەوە کردووە تا چەندە تەقلیدە لەوەی سامی یوسف؟ تەقلیدە لەوەی سامی یوسف بەتەنیا یەک دەفژەنی هەیە، یعنی على الأكثر یەک دەفژەن ئەسفی بۆکە. هەنێجار هەیە یەک فیستیڤاڵیشیە فیستیڤاڵی جانی جانان ئەین گۆرانی جانی جانان 4 دەفژەن یا 5 دەفژەنی هەیە، بەڵام لەوەشە هەمویان عەزف ناکەن بۆ گۆرانیەکان. باشە یعنی سامی یوسف چۆنەڵێ بە حکمی ئەو تەنسیخەی کە دەمێکە هەیەی ئەو کەسانی کە لەگەڵیان خیبرەیەکی زۆریان هەیە. ئێستاوانە ئێمە کە مەسەلەن دەفەژەنن لەم فیستیڤاڵەیە هیوای تایە لە مانیش 7ەوە دەفی بەدەستەوە گرتووە، یعنی تەمرینمان کرد. باشە چۆن دەستنە ناو ئەزمموونێکەوە کە ڕەنگە 1000 نەفەر دانیشتۆ بە دیارتانەوە ئەوانەی کە دەف لێدەن ئەزمموونێکی وایان نەبێەوە؟ تەسەور کە کاک جەلال کە شەوان دانیشین بۆ تەمرین ئەوەنە هیلاکیانەکەم
ئیتر هەمووی کاڕاتەوە ماڵەوە کفت و یعنی هیچی بێ نەما بۆچی لەبەرەوەی ئامادە بێ بۆ ئەو ینی پێشەکی مەسەڵەن هەنە شتەیە با بڵێن بە دەفەکە ئاسانە بکرێ بەڵام بەڵێم نە ئەمەیکەن بۆ مەیکەن لەبەرەوەی ئینسان ئەو قوتەی هەیەی لە کاتیاتیادیە لەسەر ستەی جابێ بە لە سایە 50 بۆ حسابی ئەوم کردووە بە هەموو جۆرە بە ئیزنی خی گەورە شتێکی زۆر مەزبوط دەرەچێت زۆر باشەکە کالان بزانین کارەکانی فیستیڤالەکەتان بەکوێ گەیشتووە کارەکانی فستیڤالەکە بەس پێشەمیم بێت ئینشەڵڵا زۆر باشە بۆچی بارانی ڕەحمەت بارانی ڕەحمەتیش پێم وایە باری لەگەڵ کاکە محەممەدا بێکەوە بەرهەمێتە جیلەکەین تۆماریەکەین تا ئێستا چوار بەشیشمانە بڵاو کردوێتەوە ژاناوی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شعر شعرەکە لە کتێبێکی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس هەیە و کتێبەکە لە ناوی بارانی ڕەحمەتە لە ناونیشانی ئەو کتێبەوە زۆر بەلام و جوان بوو کەم ئەم فستیڤاڵەش نابڕین بارانی ڕەحمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی گیان پێ فەرمێ وما ئەرسەلناکە إلا رحمة للعالمین ڕەحمەتێ بوو بۆ سەر هەموومان ڕەحمەتێکە باریەوە بەسەر هەموومانە جوانترین ناو بوو بەلام بۆ فستیڤاڵەکە هەڵمان بژار بەتەمە هەند ساڵانی داهاتوش بیکەنە دووەمین فیستیڤاڵ و سێمین فیستیڤاڵ وەمانە ئینشاءڵڵا لە بەرنامەمانە هەیە ئەم فستیڤاڵە تا 90 بڕوە تا 90 بۆ 90 وڵاتر 90 زین زۆرە 20 ساڵی ترانی سەرکەوتو بن باگێمان لە بەرەمێکی کەبێگەر ئامادە بێت بەرەمە تازەکانمان بۆ مەڵێنەوانێ فیستیڤاڵەکە هەرکی تازە بێنێڵین چیمان زۆر باشە وڵا بەدلی ئێوە تاوانم بۆ مەدینێش کەوتمان هەمە جاری دۆمانە ئەوزەم دۆمان سێمە ئەمە دوم جارە لێرە بڵێ دوم جارە لێرە ئەڵێنەوە بەس بۆ لێرە ئێڵێنەوە خەڵک زۆر زۆر داوای کردبوو بە تایبەت داوای مەشیان کردو کەیسا ئاشتانەکەم انشاءالله سەش دانێکتر جواهيرنا بكاري النبوات والتقى قلائدها نطت لأجل محمد تبارايا كمن عمل وجودا بفضله وخصا صنع فضلا بفضله محمد لجمليك يا إنا دمرا تماما شاديا إنشاء بابوني سير وري على مبارك بايادي يا إنشاء تبارايا كمن عمل وجودا بفضله وخصا صنع فضلا بفضله محمد مغني بوشي بهوشي شريكي مرحبا يمشى مغني بوشي بهوشي شريكي مرحبا يمشى وبحمد الله على المجلس شريكي أنبياء يمشى وتبارايا كمن عمد وجودا بفضله وخصايا صنع فضلا بفضله محمد جياني زندگي الجواني بعشقي تو وسوتاوى يعني زندگي الجواني بعشقي تو وسوتاوى بسينا يا قرين مدا بزاناتي غينا تبارايا كمن عمل وجودا بفضله وخصايا صنع فضلا بفضله محمد حياتي من وصالي تو مماتي من فراقي تو بلي باري خيالي تو علاجي شئت وحركات تبارايا كمن عمل وجودا بفضله وخصايا صنع فضلا بفضله محمد کاک محەممەد بۆچی بە تەنها دەف بەکاردێنن ئێستا سێری بۆ نووسانی یوسف وامانە بکە کە
چونەتە ناو ئامێرەکانی تریش بەکاردێنن بۆ ئەوەی کە هونەری ئیسلامیەکەیان زیاتر پێشکەش بکەن بۆچی تەنها دەف ئێوە بەکارهێنن وەکو دەف ئەوەی ڕاستی بێت ئەم ساڵ کە یەکەم فیستیڤاڵمانە ئەو هیچ کەم ساڵی شەڵا هەردەف بەکارێنی بیرمان لە ئالەتی تریش کردوتەوە حتا برادریشم زۆرەکە مەسەرەن ئالەتی تر عەزفەکەن و ئەتوانن مەسەن یارمەتیمان بن بەڵام جارێ نامانوێت دەست بینە ئالەتی تر بۆ ناتانەوێت یەکەم ئەکرێ بڵین لە ڕۆژشەریعەکەیەوە هەنێک خەلەلی تایە هەنی مەسەڵەن هەنێک لە زانایان پێیان وایە کە بەس دەف یەکێکە لەو ئالەتانی کە حەڵال بێت هەنێکی تر پێیان وایە نەخێر ئالەتەکانی تریش حکمی چەخۆیان هەیە بەخرا بەکاری بێنە خراپە بەس باش بەکاری بێنە باشە بۆیە لەو شوبهەیە مانەوێت تۆزە دوورکەوینەوە جارێ یعنی ئەگەر خۆمانیشی تێفڕێین جارە خۆمانی تێفڕێ ناین ئەمانە یەکەم فیستیڤاڵ کە ئیکەینی شەڵا چۆنەڵی خالیسەن مخلیسەن هەمووی دەردێڵە شتێک بە هیچ ئەگەر و ئەم لەولای تیانەبێت چونکە ئێستا دە هیچ کەس کێشەی لەگەڵ یان نییە بەتەواوی شەرعی بێت بەتەواوی شەرعی بێ ئەگەر باشەکارتان لەسەرەوە نەکردووە کە ئاوازی خۆتان بەکاربێن یان ئێستاژەر بەرهەمەکانتان ئاوازێکی وەرگیراوە ئەم ئاوازانی کە لەم فستیڤاڵە بەکارێنین کۆمەڵێک ئاوازی تایە کە تقریبان ئەتوانم بڵێم خۆمان داڕشتمان شتێکی ئاوا بڵێن ینی ئیشی خۆمانە شعرەکان خۆمان هەڵمەبژاردووە ئەو شعرانی کە لەم فستیڤاڵە بەکارێنین لە شوێنی ترا بەکارمان نێنەوە پێشتر ئەوەیەکی ترە لە شتەکان کە نزیک شعری کۆنە بەڵام ینی قەدی منە ئاوازەکەی تازەیە ئاوازەکەی هەر شعرەکە خۆی ئەو شعرەکە بەکارێنین لاوەش ئاوازەکەشی تازە بێت لە باسێ شوێنە ئەو شعرانە خۆمان تقریبا نزیک یەک مانگ خەریکی شعر و بە دوای داچوونی شعرەکان بووین تا دۆزیمانەتەوە بۆ قەسیدەکان مولائیم و گونجاو بە بەکارمان هێناوە زۆر باشە چەند شعری چەند قەسیدەی تازەتان هەیە کە نەوتراوە بێت لەناو فیستیڤاڵەکەیە لە فیستیڤاڵەکەیە بیرکەمەوە دوانمان هەیە کە تا ئێستا نامانوتوە چەندیشتان هەیە کە وتراو بێت ئەو شتانی کە ئەیڵین لەوێ وتومانە بە شێوازێکی جیاواز ئەیڵینەوە ئەمە یەکەم شت دووهەم شت من جارێکیان لە فەیسبووکی خۆم دامناوتم حەز بزانم خەڵک چی پێخۆشە ئەو قەسیدانەمان نووسی کە خەڵک زۆر بەلایەنەوە خۆشە دامان ناوە فیستیڤاڵەکەتان چەند ڕۆژ بەردەوام بێت یەک ڕۆژە بێت یەک ڕۆژ 2 ساعت 2 ساعت بەس مستەری کەناڵ لە ئەسمانی پێیان ڕاستە خۆ بەخشی دەکات زۆر باشە کاک محەممەد زۆر جار دەبینین هەندێک خەڵک لە خوێندندا دەبڕێ هەندێک گەنج بە تایبەتی دەبێتە تووشی تاوانە کۆمەڵایەتیەکان دەبن بەڵام چی وای کردووە کە گەنجانێکی وەکو ئێوە لەلایەکەوە لە دەرەوەی خوێندنتان سەرقاڵی قەسیدە و هونەر و خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بن و یعنی پابند بن بە ئادابە جوانەکانی ئیسلام کۆمەڵگەی کوردەواریەوە و لەلایەکی تریشەوە لە خوێندەکانتان ئەگەر سەرنج بدەین هەردووکتان تەلەبەی پێم وایە تۆ بن پزیشکین چۆن ئەمە پێڕادەگەن و چۆن الحەمدولیلا لەسەرم ڕێگە ڕاستە ئەم ڕێگە باشە ماونەتەوە کێسا هیچ زەرێکتان نەکتەنا بۆ کۆمەلگەنیە بەڵکو قازانج و سوود بە سوودن بۆ کۆمەلگاش لە کاتێکا کە بەشێکی زۆر قورسی شەوداوامیشتان زۆرە و چۆن پێڕاگەن بە حەلێنە داواماتە هەر بۆیم جلالەشمان لەبەرە ئەینا عەلە لەکسە بەزیلی کوردی وەشتەڵین ئاخر کە هاتن پێمان سیر بوو وتمان بۆزی کوردیان لەبەر لە کوردیەکانیان سەرکەوتوو بنی سەلامە دنیاخوا پێش هەموو شتێ بیرمان نەچێت ئەمە هەمووی فەزڵ و منەتی خۆیان بەسەرمانەوە ئەمە یەک دوو کاتێک کە تۆ هەرچیە گەکەیت مەسەلەن عەلە لەکسەر بیر لەوە ئەەکەیتەوە کە مەسەلەن ئێمە کە کەسانێکی مسلمانین و ژینگەکەمان مسلمانانە هەڵکەوتووە لەخوا بەزیابێ دائیمەن بیر لەوە ئەکەینەوە کە شتێکین هەم بۆ خۆمان باش بۆ کۆی کە لەگەڵ لەخوا نزیکمان کاتەوە دومیش هەم بۆ خەڵکیشی سفادەی هەبێ ئەم مەسەلەی قەساید و مناجاتە ئەوە هیچ کە مەسەلەن با بڵین کاتی داوامێکی وامان ناگری ئەم فیستیڤاڵە باز ناکەم ئێستا ئەم فیستیڤاڵە مەسەلەن دەمەکە خەریکین وەکو فیستیڤاڵ باز ناکەم بەڵام وەکو گروپی بێخود ناڵین بە شێوەیەکی زۆر کاتمان بگرێ کە دوایی شتێ بکەین دەرێڵە بیکەین بە بیان و وڵا خەتای قەسیدە و مەولۆکە بوو یعنی من لە زانکۆ ئەگەر یەکەم بم ئەڵێم ئەوە لەخوا بەزیام خۆ یارمەتیام و بەهۆی مەولۆکەوە بوو ئەگەر یەکەم نەبوو دەریش دەچم ناڵم دوای نەیخەمە ملی قەسیدە و مەولۆکە بۆچی لەبەرەوەی کە دایمەن کاگەڵان قسەیەکی جوان هەیە کاڵێ کابرای وتوێتی ئەگەر مەژغوڵترین کەسی سەرم عەرزە 24 ساعت و 1 دقەی پێویست بووە خوا 24 ساعت و 1 دقەی بۆ دانا بەڵام پێویستمان بە 24 ساعت زیاتر نییە هەر چۆن حسابی کەیت و هەر چۆن بینی تو بیبێ ئیلا ئەو شتەی لە دەرچێ مەسەلەن گەر زۆر بخەوی تەمەڵ بی یا مەسەلەن شتێ لەو بابەتە خەو و ئەم شتانی لە دەرکە ئەتوانی هەموو شتێکی ترکەی چونکە تۆ مەسەلەن زاکۆیە لە ڕۆژەکەیە ئێمە لە بەیانیتانی ڕۆداوامان هەیە وەکو ئێمە مەسەلەن مەرحەلەی ئێمە لە بەیانیتانی ڕۆداوامان هەیە ڕاستە دەرسمان قورسە دوای لە نیۆڕۆ تا شەو تا درە نەبێ سەعی بکەین بەڵام مەجالی ئەمیشە بێت و مەجالی ئەویشە بێ جا لەبەر ئیشەکەمان
دەردیاڵە ڕۆحیەتمان بەرزەکاتەوە کە تۆ ئەمە ئەەکەی دوای بچی مەلزەمەیەکی تۆ بێنی بیکەی ئەوە ئاسانێ بەلاتەوە هەر حەزەکەی بیکەی بەڵام تۆ مەسەلەن وا با بڵین ئەمە ناکەی یا هەر کەسێک تر بێ مەسە ئەمە ناکە ڕۆحیەتێکی وا بەرزی نییە تااقەتی نییە دوای سایەکەشی ناکە کەواتە سایەکەشی فۆتە و ئەمەشی نەکە زۆر باشە تا چەندە ئەم قەسیدانە ڕخۆوانی کە لەگەڵ چانن لە گروپەکەی هەمویان ڕەنگە لە تەلەڤیزیۆن تۆپ نەبنوانیە تا چەندە دەبێت هۆکاریەوەی کە ئەو گەنجانەی کە لە دەوری دەف و قەسیدە و ئەمانەیە کۆ بنەوە دوور بکەونەوە لە هەندێ چاوان لە کافتریاکان لە نێرگەلە و لە جگەرە و لەمانە دوورکەونەوە طبعا لەخوا بەزیابێ ئەوانەی کە لەگەڵ ئێمەیان زۆربیان گەورەترین شت بۆ ئێمە ئەوەیە کە ئەو کەسانی کەیان خۆیانیان کەسی بە زۆر نهێنراوە 12 دەفشەنمان هەیە لە فیستیڤالەکە یەک کەسی بە زۆر نهێنراوە دابنرێ خۆی پێی خۆش هەرێکێکیان لە بەشە جیاوازەکانەوە هاتوونیان ئەوانیش هەموو ئێستا مەسەلەن دوانی ترمان هەر لە توبعامە لەوێ یعنی هەر یەکە لەوان لە زانکۆن ئیتر یا لە مەسەن لە بەشە توبیەکان یا لە بەشە هەندەسیەکان بۆ ئەنجامدانی ئەم فیستیڤالەوە خۆ باسە کرد کە ڕۆژی پێنجشەمە ئێوە بەبەردەوامی بێت لەوێ تا چەند مامۆستاکانتان لە جامعە هاوکاریان کردوون بۆ ئەم وڵی ئەوەی ڕاستی بێت هیچ دەردێڵە داوای هاوکاریمان نەکردو لە زانکۆ تا هاوکاریمان بنیانە نه چونکە مەسەلەن تۆ گەر ئێمە فیستیڤالەکەمان لە سەعات دووە داوام و زانکۆمان تەواو بووە ینی ئەگەر مەسەلەن داوام و زانکۆش نەبێ خۆ هەڵناگرێ مەسەلەن کاگەڵاو زانام داوای ئیزنی لە مامۆسایەکیان کردبوو مامۆساکە وتبی قەیچێکە لە بەرەوەی شتێکی وایە زۆر باشە بەدەر لەوەی کە کەناڵی ئاسمانی پێم سپۆنسەریتانەکە کێتر هاوکاری کردوون لە ئەنجامدانی ئەم فیستیڤالە طبعا بەڕێچوونی فیستیڤالێکی وا مەبلەغی پارەی زۆری تێچێ هەم لە دیکۆر و هەر لە ئیشی سەوت و هۆڵ و پارێکی زۆری تێچە ڕاستیەکەی ئیترێمەش شارمانای بەریشەکە و چوینە لای کۆمەڵی کەس الحەمدولیلا چوینە هەر شوێنە کەس دەسینە نام بە ڕوومانەوە چوینە هەر شوێنێک چاپەمانی هەردی مەطبعی هەردی سپۆنسەری ئیشی فلێکس و شتەکانی بۆ کردوین کۆمپانیای پارێزان مۆبیلیاتی ڕامیار برنجی مەحموود چاپەمانی ئیمان ئەسکەلەی بڵند نازەمە بشوین بازاری مینە هەموو شتەکانی سەر بڵین هەموو شتە دیکۆریەکانی یاوینەتێ بۆ سەر سێجەکەمان ینی زۆر سوپاسیانەکەی بەجددی ینی هەر دەرەجەیەک یارمەتێنە زۆر باشە لەخوا بە زیاد بێ لە زانکۆ ژەر پێکەون لە زانکۆ ئەو مەرحەلەی لە پێش بنەوەی ئێستا پێکەوە هەر بەیەکەوەین لە فەراقەکانە لە زانکۆچی قەسیدە و ناڵێنەوەراوە مێشکی گەستان نەبوو وڵای جاخۆ بە ناشکری نەبێ من هەر شوێنێکی چۆڵم بۆڵ کرد یەکسەر دەست پێ یەکەم ئاخرەوەت کە دەیبینم لە فێسبووک داوایان لێ کرد وڵا ئەگەر هاوڕێ ئەوە طبعا دەردێڵێ شتێکی زۆر مڕڵیە کە بێ شێڵی ئاتخوا شتێکم بۆ بڵێ بەخوا قۆرگم نایهێنێ طبعا قۆرگم نایهێنێ ئەوە بیانەوە قۆرگم نایهێنێت چێت تۆ دایمە دەتوانی ئەگەر بتەوێت طبعا ئێستا من خۆم زۆر نەخۆشم باشە بەس کە مەسەلەی قەسیدە و مناجات دێتە پێشەوە تۆ بیڵێ خوا یارمەتیت هەیە یعنی ئەو شتە وەکو گۆرانی نییە بەزدی تۆ گۆرانیە بێ جارێ قورتی بۆ پاکەیتەوە و ساردەمەنی نەخۆیت و بە کوردەکەی مەزموعەیە نازونوزی هەیە قورگەبێ هەڵیگری بەڵام بۆ مەسەلەی قەسیدە وەڵای من هەرچەند هەر دەست پێەکەم خوا خۆ یەکسەر هێنێرێ یعنی ئەتوانم بڵێم شتەکەوە نییە ئەنجار مەسەلەن لە زانکۆش لە کاتی ڕێستەکانە مەسەلەن لە کاتێکا کە ڕێستمانەیە خواخوا مەژوورێکی سۆڵم دەستی وەسمە ژوورە بۆ خۆم دەستەکەم بەشتوتن بۆچیش ئەچم بەتەنیا دەستەکەم بەشتن چونکە مەسەلەن حسابی ئەوواکەم نەکایەکی هەبە پێی ناخۆش بێ یا مەسەلەن نەکایەکی هەبێ بێزار بێ نامێ بمەهۆی بێزاربوونی کەسێ ینی هەرچەنە قەسیدە بێ ئەسڵەن ئەگەر قورئانیش بخوێنی ئەخرەوەیان باشە دڵی کەس ناشکێنن بڵێ فەرموو سەرکەوتوو بێنی سەڵا چۆن بۆ هەستان کرد بەم دەنگ خۆشی خۆتان و بڕیارتانیا ئیتر دەستکەن بە قەسیدە وتن لە کامتانەوە دەستی پێکرد قەسیدە وتنەکەمان لە کاگەلەندەوە دەستی پێکرد کاگەلەند یەکەم جار طبعا پێش ئەمە قورئانمان خوێن بە مەقامات هەر خۆمان بۆ خۆمان سم بڵاومان نەکردووە چینە شوێنانەوەمان خوێن دوایەوە خوا لە خێری دەرنێک ئەوازمان لە هێنا دەستمان کرد بم یعنی ئەوە نەبێ بڵین قەسیدە و قورئان ئەو لەو باشتر ئەو لەو باشتر تەواو قورئانەکە لە هەموو شتێک باشترە لەبەی کەلامی خواجانە بەڵام لەمە زانیمان ئەتوانین فەراغێکی ئەتوانین پڕی فەراغێکی شێ ئەتوانین پڕیکەینەوە زۆر باشە ئێستا دڵمان مەشکێن دوایی بەرهەمی ئەم بەرنامەیەمان پێشکەش بکەن چیمان پێشکەش بەس ئەمایان با بەدڵیەوە بێ نازانم چیدای پێ خۆشاوە پێرسمان لە بەردەستانیە ئێمەش بزانین چی و چیتان حەزەکەی بۆتە خوێنمەوە چی و چیتان هەیە بەدڵی ئێوە بەستەوە ئەو باش زۆر باش
هەر شەو تاکو بەربەیان. زۆر باش لە کۆنتۆڵی شەر داوای ئەو برانی کۆنتۆڵش بزڵ داوایەوەکەن. ئەوەتە دەستخۆش. دڵمان پاک. دڵمان پاک فەرموون. هەر شەو تاکو بەربەیان هەر بەیان تاکو شەوان هەر شەو تاکو بەربەیان هەر بەیان تاکو شەوان هاوار بکەین بەگیان لا إله إلا الله لا إله إلا الله يا رب امشوا سينا باكو برياض دل سراسر پر لعشقي كبرياض يا رب امشوا سينا باكو برياض دل سراسر پر كبرياس ديدا پر عصريني شوقي ما جراس سر زبانم پر لباراني دعاس سر زبانم پر لباراني دعاس الشوقاكو غربايان هربايان تاكو شان هر شو تاكو بربايان بربايان تاكو شان هوار بكين بقيان لا إله إلا الله هوار بكين بقيان لا إله إلا الله يا ربي محراب عشقي عاشقاني عاشقان يا ربي قبلين ويجي عارفاني عارفان يا ربي محراب عشقي عاشقاني عاشقان يا ربي قبلين ويجي عارفاني عارفان اي فناهي هار شويدا ما وكان دا ما وكان مرهمي زامي بريني بكساني بكسان اي فناهي هار شويدا ما وكان دا ما وكان مرهمي زامي بريني بكساني بكسان بأميد بلا سر جاي ختاس بأميد بلا سر جاي ختاس دست بالم ديلي زنداني جفاس دست بالم ديلي زنداني جفاس شوقاكو بربايان هربايان تاكو شاوان الشوقاكو بربايان بربايان تاكو شاوان هار بكين بقيان لا إله إلا الله لا إله إلا الله دەستان خۆش بێت زۆر زۆر سپاس. بینەرانی عزیز کاتژمێر 2 پاشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەمە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی فیستیڤاڵی بارانی ڕەحمەت بەڕێوە دەچێت دەتوانن بەشدار بن لە پێشەوە لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامیشەوە ڕاستەوخۆ فیستیڤاڵەکەتان بۆ دەگوازینەوە. بەڵازیان
پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵ. بەڵای زانستاش دەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامەکەمان کە ئامادەکردنی یاخود دروستکردنی خواردن و شیرینیە کە خات و فاتمە حەسەن پێشکەشتانی دەکات بە هیوای ئەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن. فەرموون با پێکەوە بینەریبی. سڵاتان لێبێت بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم بۆ دروستکردن زۆرێکی تری خواردنی ئەمڕۆ ماپێک هاتیان لە کفتەی قیمە. پێویستەکان بریتێن لە نیو کیلۆ قیمە لەگەڵ تەماتە، پیاز، خۆی بیبەری تیژ، ڕۆن لەگەڵ پەتاتە، دۆشاوی تەماتە لەگەڵ ئاوی تێکەڵم کرد یەکەمەک ینی خەست بیتەوە بەخۆی خەستە بەس لەگەڵ ئاو هەتاوکە حازر بیتن. ئەوانەی کە ئێستا پێویستمانە. ئێستاش قیمەکە تقریبا 9 کیلۆ یان 600 گرام قیمە، مڵاکێکی وەسەد خوێ، بیبەری تیژ، بیبەری سووری تیژ بەکەیف خۆتان ئەگەر حەز بکەن چ زۆر بەهارەتێک بەس یعنی بیبەر لە هەمووی یعنی بەتەنێ بیبەر بەسە پێویست ناکات زۆری بەهاراتی دیکە و لەگەڵ زەیتیش دەشێلین یعنی دەستمان بە کەمێک ڕۆن یان ئاو تر دەکەین هەتا کەمێک دەیشێلین. ئێستا قیمەکەمان جوان شێلە، جای ئەوەی شێلەمان تۆپی ئەوە هاگچکە دەکەین، ڕێوە هاگچکە خۆشەویستان لۆ ئەو دروستکردنی ئەو تۆپەیە بە جوانی ئەوها ینی چەند جارێک ئەوها دایگرە هەتاوەکو جوان بچە ناو یەکتر ئەوجا ئەوها خەریب بکە. سەبارەت بە گۆشتێکی ئایا چ جۆرێک بیتن بارەزی خۆتە مەرج نییە ینی بەس نەرمک بیتن کە بەکتۆریشی لەگەڵ بکێشە نییە بەس زۆر نا بارەزی خۆتە ئەگەر حەزیشت لێ بیتن بەسە من کەمەک تۆریم لەگەڵدا نایە. ئێستاش تەواو بووین سووری دەکەینەوە کەمەک لە ناوڕوون ڕوونەکە گەرم بیت ئەوجا خۆشەویستان ئەو ڕوونەی کلۆمان ئامادەکردی با گەرم بیتن ڕوونەکەش زۆر بیت باشترە. ئێستاش کەمەک سووری دەکەینەوە یعنی ئەو سوورکردنەوەمان تەنها لە بۆ ئەوەیە کەمەک تۆم بیتن گۆشتەکە چونکە من دەمێ لە ناو بیکڵێنم دووبارە لە ناو ئاوا تەماتە و دۆشایی تەماتەکە و ئەو شتانە.
ئێستا هەمومان سوور کردەوە دوای ئەوەی سوورمان کردەوە ئەو ڕوونە هە لە ناو هەمان تاوەی ڕوونەکەی کەمێک پێویستمانە چونکە کەمێک لەوەی قیمەکەمان کە سوور کردەوە بەخۆی چەورە ئەو لە یەکەمە پێویستە پیازی تێ دەکەین کەمێک سوورتەوە پیازەکە تەماتەشی بۆ ئامادە دەکەین بەس تەماتەکە ینی پارچەکان زۆر بچووک نەبێتن یەک تەماتی بکەت چەند پارچە تاوا ئەگەر تەماتەکە بچووک بوو شێشە نییە بیکە دوو پارچە دوای ئەوەی پیازەکە سوور بۆ کەمەک سەر کتەی قیمەکە شتی دەکەن دۆشاوی تەماتەی ئامادەمان کردبوو لەگەڵ ئاو مەتەن دوو ماک تێژ دۆشاوی تەماتە لەگەڵ تقریبان نیو بەردە ئاو بەتاتش هەمە خوێ بیبەری سوور تیژ بارەزی خۆتە چەند تێر تیژ ئاوی کوڵاش ئێستا ئەوە دەکوڵێت یعنی ئەگرەکەی وەسەط بیتن دەکوڵێت هەتا ئەو کاتەی پەتاتەکە نەرم دەبیتن یعنی نەرم بوو ئەوە چاو دەبی باشە خۆشەویستان دوای ئەوەی پەتاتەکەمان تێ کرد و دۆشاوی تەماتۆ و هەموو ئەو شتانە تقریبا چەند دەقا لەسەری بیتن پێویست ناکە دەقەکەی دیارکەین بەس هەتاوکو پەتاتەکە نەرم بوو یعنی ئەوە تاو چونکە قیمەکە بەخۆی هەندێک سوور بووی تۆ خۆشی نازکە زوو دەکوڵێتن خۆشەویستان پەتاتەکە کەمە چیمایە بکوێتن یعنی لە ئەوی بزانیت وایە کەمەک سەی دەکەیت یعنی هێشتا مایتی تا ئەو کاتی دەکوڵێ ئەمە ئەو کاتی دیکە بس ئێستا تەماتەکە ینی پێش گوتم پێش هینانە خوار پێش تەواو بوون تێکەی هەتا بەرەک زەقن وەگەر پێتان خۆشە دەتانن نۆکی کوڵاو تێ بکەن لە زیاتی پەتاتە یان پەتاتەکە نۆکی کوڵاویش زۆر خۆش دەبی لەگەڵی بەمان شێوە دەتوانن بەبێ دۆشاوی تەماتە دروستیکەن ینی لە زیاتی دۆشاوی تەماتەکە زەردەچووی تێ بکەن هەتا و کەڕەنجی کەمەک زەر بیتن خۆشتر دەبیتن تاو کاتی ئەو دەکوڵێتن ئەمن هەویرەکە دروست دەکەم ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی هەویرەکە لە بۆ هەویرەکەی ئەومان پێویستە یەک بەرداغ ئارد لەگەڵ تۆزێک خەمیرە و تۆزێک خوێ لەگەڵ ئاو سێرەتا ئەمن لە ناو قابەتی بچووک هەویرەکەی دروست دەکەم چونکە یەک ئەوەم پێویستە یەک ئەنگوتکم پێویستە لە بۆ هەویر دروستکردن دائیمان هەندێک لە هەوی ئاردەکە بهێنەوە هەمووی بەکارمەینە یان هەمووی تێمەکە بەجارێک لە کاتی شێلان بەکاری بینە ئەوە هەویرەکە جوانتر دەبیتن تقریبا یەک ماکە چا خەمیرە تۆزێک خوێ سەبارەت بە ئاوەکە ینی ڕێژەکەی نازانم دیاری بکەم یان نا بەس تقریبا
نیو بەرداغ ئاوی دەوێتن یعنی بەپێی پێویست دیاری بکرێ باشترە. خۆشەویستان هەیرەکەم تەواو بوو لە شێرە ئەوها کەمەک چەوری دەکەم هەتاوەکو لە کاتی یعنی دوای نیو ساعت جوان پێیوە نەنووسێتن. ئێستا من بەجێ دەرم تا نیو ساعت 30 دقیقە یان 40 دقیقە کەمەک هەڵبستیت. خۆشەویستان ئێستاش تەواو بوو یعنی کاتی هەویرەکە تقریبا دوای 40 دقیقە ئێستا هەستایە. نانەچیەوەها دروستەکەین لۆ قەپاق یعنی لۆ سەرەکەی ئەگەر بمانەوێتە مەسەلەن یەک بۆیە بیتن ئەو قورسە ناتوانم ها دای بێن قەپاقەکەی بەکاردێنم. یعنی ئەو نانەکە هەندێک زیاتر بی لەوەی هەتاوەکو هەندێک بێتەوە تەنیشتەکانی. ئێستاش بەتاتەکەش کوڵایە سەر دەتانین هەر ئەوها پێشکەشیکەین یعنی تەواوە بەس لە ئەوی خۆشتر و جوانتر بیتن نانەکەی لە سەری دادێنم هەتاوەکو بیکەمە ناو فۆرن ئەوها جوانتر. هێلکە زەردێنەی هێلکەکە یعنی دەتانی سپێنەکەش کەمەک لەگەڵ دابیتن زەردێنەکە باشە. دوای ئەوەی هەمومان بە هێلکە کرد ئەوجا کونجی یان ڕاشکەش دەتوانین لەسەری دابنەی بەس خۆشەویستان مەرج نییە ئەمە ئەو مەنجەری ئەم بەکاربینە هەمان ئەو مەنجەڵە ئێوەش بەکاربین دەتوانن لەناو مەنجەڵێکی فاخۆن یان لەناو قابێکی شوشەی یعنی ئەگەر بکەن ناو فۆرن تەسیری نەبیتن چونکە من ئێستا ئەوە دەکەمە ناو فۆرن بەس سەرەکەی دەبرژێتن یعنی بەش سەرەوەکەی پێ دەکەم ژێرەوەکە یعنی ئەگەر پێشکێ مشکلە نییەوە گۆشتەکە جوانتر دەکرێتن بەس ئێستا من بەس سەرەکەی پێ دەکەم تاوەکو نانەکە سوور بێتەوە تقریبان بە 15 دقیقە یان 10 دقیقە تا 15 دقیقە سەرەکەی سوور دەبێتەوە. ئێستاش دەکەی لەناو فڕنەکە. خۆشەویستان بەپێی ئەو کاتێک کە لۆمان دیاری کرد گوتمان 10 دقیقە تا 15 دقیقە بە سەرەکەی سوور بێتەوە
ئێستاش سوور بیتەوە دەری دێنین ناو فڕنەکە. خۆشەویستان ئێستاش زەڵاتەی بۆ دروست دەکەین. ئەو جۆرە زەڵاتێش دروست دەکەین بە خاس و تەماتە، پەتاتەی کوڵای، خۆشەویستان دایمان بۆ دروستکردنی زەڵاتە مەرج نییە ئەو کریستانی کە بەکاردێنی زۆر ورد بیتن، یعنی هەندێک گەورەتر بیت جوانترە و خۆشتریشە. هەندێک کەس حەز دەکات زەڵاتە دایمان ورد بیتن پێم خۆشترە، حەسەب ئارەزوی خۆتە، بەس ئەمن ئەوها پێم جوانترە، یعنی پارچەکان زۆر ورد نەبیتن، هەم جوانتریشە و هەم احتمال لە سوودی باشتریش بیتن. ئێستاش تەواو بوو، کەمێک خوێ لەگەڵ ڕێزێک بیبەری تیژ لەگەڵ هەندێک زەیتی زەیتون، کەمێک ئاوی حامض، خۆشەویستان ئێستاش زەڵاتەکەمان بۆی ئامادەکردیە، لەگەڵ ئەوەش پێڕاگەیشت، کفتەی قیمەکەش پێڕاگەیشت وە بردیشمان بۆی ئامادەکردیە. خۆشەویستان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکتر و جەرەکتری خواردن بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ. بەڵازدان لە بڕگەی زانیاری سەرنجتان بۆ چەند زانیاریەک لەسەر گیان لە بەرەجاوازەکان ڕادەکێشین کە زین چ گیان لەبەرێک ناخەوێت، دۆلفین چ گیان لەبەرێک بێدەنگە، زەرافە چ گیان لەبەرێکە کە بە پێوە دەخەوێت، ئەسب چ گیان لەبەرێک لا دووری 500 کیلۆمەتر هەست بە بۆن دەکات، فیل گەورەترین هێلکە هی چ گیان لەبەرێکە نەعامەیە، چ گیان لەبەرێک کە لەدایک دەبێت دایکی خۆی نابینێت، دوو پشک گەورەترین گیانلەبەر و بچووکترین هێلکەی هەیە ئەویش نەهەنگە، دەنگی کام گیانلەبەر لا دووری 8 کیلۆمەتر دەبیسترێت، شێر چ گیانلەبەرێک ناتوانێت سەیری ئاسمان بکات، بەراز چونکە ملی نییە، کام گیانلەبەر تەمەندرێتترین گیانلەبەر دادەنرێت، کیسەڵە چ گیانلەبەرێکە کاتێک دەم دەکاتەوە ناتوانێت هەناسە بدات، ئەویش بۆقە چ گیانلەبەرێکە بە ڕۆژ دەخەوێت و بە شەو دەگەڕێت، شەمشەمە کوێرە
کامگیان لەبەر بە یەکجار 1 ملیۆن هێلکە دادەنێت ماسی تونەیە چگیان لەبەرێکە 15 ساڵ زیاتر ناژیت پشیلە چگیان لەبەرێکە 100 چاوی هەیە مێشولەیە چگیان لەبەرێکە چاوەکانی 30,000 عادەسەی هەیە ئەویش مێش هەنگە چگیان لەبەرێکە لە ماوەی یەک چرکەدا 32 جار باڵەکانی ئەجوڵێنێت مێشە ڕەشکەیە کامەیە ئەو گیان لەبەرەی کە بەهۆی بۆنەوە یەکتر ئەناسنەوە مێرولە کامەیە ئەو گیان لەبەرەی 900 ماسوولکەی سربەخۆی هەیە کولەیە کولە دەبێت کامە بێت تا و کاتی کە 900 ماسوولکەی سەربەخۆی هەبێت. بینەرانی عزیز بڕگە و بابەتە جیاوازەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەمولایەک بێت. لێرە زۆر سپاس بۆ هاوکارم شێداخات بۆ هاوکارانم لە پشتی کامێرە تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین ماڵتان ناوە خواتان لەبێت.